نەریتم مارکسیزم چیە نەریتم کێشەکە لە نەریتە یعنی ئێمە یعنی تۆ هەر نەریتێکە دەبێت مشکل ئەوروپیە کە نەریتێکی هەیە نەریتەکە دەیبا بەڕێوە مشکلەیە ئەم نەریتە وەکو چۆن ڕۆژهەڵاتیەک نەریتێکی هەیە ینی لێرە فەرق نێرە بینی ئەوروپیەک و بەڕاستی لەو ڕۆژهەڵاتیەکە ئێستا شتانێک گەیە لە ئەوروپا بە هوشیاریەوە بەرەمێنەوە بەڵام ئێستا بوونەتە نەریت وە کارەسات دروست دەکات و ئێستا بەرەبەرەم کارەسات دەردەکەێت ینی شتەکان ڕێک دەبنا عادەت بۆچی چونکە و ژیلاوە تەنها وەردەگرێت و جێبەجێ دەکا نازانیان ئەمەلێکەوە بۆ نمونە شۆڕشی ژنان کە لەوێ کراوە دواتر قاڵبێکی نەریتی وەردەگرێت ترینەکانی خۆی لە دەست دەدا مەوزوعی دەکات ئەوەیە ئێمە چۆن ئەوەی کە نەریتی بووەتەوە وشیاری بۆ بگەڕێنین ینی کێشەکە لە نەریتایە هەر نەریتێکە بێت کێشەکە لە ئاعتقاداتایە هەر ئاعتقادێکە چونکە ئاعتقاد تۆک دەڵێ من باوەڕم بەوە هەیە ئەمە عیلاقەی بە تەجربە و بەزانین و بەهینەوە نیە ئەمە شتێکە تۆ وا دەزانی هەیە وا دەزانی وە جەنگی ئاعتقادەکانە لەڕاستە جەنگی معرفەکان وجودی جەنگی مەزاهبە ئیتر مەزاهبی زانستی بێ مەزاهبی تەنانەت کاتێکە علم مەذهبی دەبێتەوە یا تەنانەت فەلسەفە مەذهبی دەبێتەوە تۆ دەڵێ وجودیت چی؟ وجودیت مەذهبە عیلاقەی بە فەلسەفەوە نیە مەذهبێکی فەلسەفیە وە جەنگ لە بینی وجودیت و مارکسیزمە هەبووە جەنگێکە خۆ دیارە لە ناوتەلەفی سەقافەی ئەوروپیا ئەمە جەنگی دیارە کاتێک کە ئەم شانە وایان لێدێ بۆ نمونە تۆ دەڵێ ئۆنتۆلۆژیا عیلاقەی بە وجودیتەوە نیە وجودیت شتێکە ئۆنتۆلۆژیا شتێکی ترە ئەمە زانستی بوونە ئەوەی تریان مەذهبە بوون خوازیە بوون خوازی شتێکی ترە بەڕاستی بوون خوازی مەذهبە پێت دەڵێ ئاوا بکە و ئاوا مەکە ژلەکانت باوا بێ و ئاواسوکەوتت باوا بێ و ئەمە ڕاستەوانێ ینی جۆرەکە لە ئەوامری دێتە ناو ژیانی ئەخلاقی تۆ بیر و باوڕێکە لا دروست دەکات بەرامبەر شتانێک بەس ئۆنتۆلۆژیا من ناکات لەبەرەوە ئەم شانەت دەبێت جا بکرێن وە کێشەی بۆ نمونە ئۆنتۆلۆژیا مشکلەی لەگەڵ چی هەیە لەگەڵ بوونخوازی ینی بوون ناسی مشکلەی لەگەڵ بوونخوازی هەیە دینیش ئەگەر وەک خۆی وەرگرین مشکلەی لەگەڵ دینخوازی هەیە لە خۆیان هەر کێشە هەیە دینەکانان لە خۆیانە کێشیان هەیە ینی مەسیحیەت وەک مەسیحیەت ئەو وینەی وتەیوازانم کام بەرناچۆیە لەبارەوە مەسیحەوە لێ هەر کتێبەکە ناوشانی کتێبێکە مەسیح مەسیحی نییە ینی مەسیح مەسیحی نییە یانی چی نیچەش لێ مەسیح مەسیحی نییە فعلا مەسیحی نییە بەس یانی چی مەسیح مەسیحی یعنی ئەوەی کە مەسیح کردوێتی دواتر دەبێتە نەریت و کۆمەڵە خەڵکەم نەریتا نەریتی تری دەخرێتە سەر و ئەم پرۆسەی بە نەریتکردن و نەریت جەگیرکردن و دوورکەوتنەوە لە هوشیاریە بنەمایی کە نەریتەکەی لەسەر دامەزراوە ئەمە کارەساتەکەی ئەو کاتە تۆ بنەما عەقڵیەکە دۆزیەوە ئەو نەریتانە هێنات لەگەڵ بنەما عەقڵیەکە ڕەپت بوویەوە وەری دەگریت ڕەپ نەبوویەوە فڕێ دەدەیتەوە چونکە تر ڕەوایەتی نامێنێت کە ڕەوایەتی بۆ بنەماکە بوو ئەو کاتە نەریتەکان ڕەوایەتیان و ئێمە لە هەر سەردەمێکا پێویستمان بەوەیە لێکدانەوەیەکی عەقڵی بۆ جیهان و بۆ گەردوون و ئیتر تۆ بتێەوە نەتەوێت پرسیاری نەفس و خولود و ئەمانە کۆمەڵە پرسیارن هەر لە ئەوڵەوە تا بەر ینی پرسیاری دینی نە مەوزوعی نەفس و خولودی نەفس پرسیارێکی دینی نییە لە شوێنەکە پرسیارێکی فەلسەفیە ینی کانت کە دێ مەوزوعی وجودی خوا و مەوزوعی خولودی نەفس و ئەمانە دێنێت وەکو قەزە لێ دەکۆڵێتەوە لەکوێوە دەکاتە بابەتی ئەمانە بابەتێکن دەبێت فەلسەفە حەدێکیان بۆ دەنێت لە حدودی چیە لە حدودی عەقڵە و ئەمانە کاتێک تۆ بنەماکە دۆزیەوە ئەو کاتە دەتوانی لەبارەی ئەمەی کەەوە بوتراوە ئەمە ئاوایە ئەمە حەڵکەیت بۆیە پێویستت لە شتێک بە بنەماکە دوای ئەوە کە بنەماکە هەبوو ئەو کاتە تۆ ئەوەی کە لەگەڵ بنەماکە یەک دەگرێتەوە لەسەر بنەماکەدا دەمەزێ ئەگەر خۆشی نەبێت وەر دەبێت لای ینی مەوزوعەکە ئەوەیە کە کانت باسی ئەخلاق دەکات قەڵێ قانون ئەخلاق دەکات تۆ هەم شەریعی و منەفیزیشی ئەوە نییە قانونی گشتی ئەوە نییە کە ئەومان اتفاقمان لەسەر کردووە قانونیەکە کە لەسەر بنەما عەقڵیەکەتدا دەهێنێت
تەشریع دەکرێت بەڵام کە تەشریع کرا لەبەرەوەی لەگەڵ بنەماکە یەکە دەبێتە قانونێکی گشتی نە قانونی گشتی ئەوە بێ ئێمە هەمومان اتفاقی لەسەر ئەوە قانون عرفیە گشتی نییە بەس وا لێکداوەتەوە مەبەستی کانت لە واجب و لە نازانچی ئەوانەیە کە ئەم قوانینانەیە دەرەکیە ئەمە نییە تۆ کە بنەما عەقڵیەکەت دۆزیەوە بۆ ئەوەی ئەم بنەما عەقڵیە بەرجەستە بێت ئیلا ناپێویست بە میتۆدە میتۆد یانی نەریت تێمە دەڵێن میتۆد نەریتە نەریتی بیر زانست چییە زانست نەریتی بیرکردنەوە زانست هیچ نییە جگەر لە نەریتێک بۆ بیرکردنەوە بەڵام چییە بەبێ ئەو بنەمایە ئەم نەریتە فعلەن دەبێتە ئەو کارە ساتانەی کە تۆ باسی دەکەیت و لەبەرەوە ئێمە ئەوەندەی پێویستمان بەوەیە بنەما عەقڵیەکە بدۆزینەوە بۆەوەی ئەمانی خری لەسەر دامەزێنینەوە ئەوەنە پێویستمان بەوە نییە فەرەزەن بین بڵێن با ئیسلامدا ئیسلام حەد وجودی نییە لە ڕاستیە کۆمەڵە عادات و تەقالید و شتانێکە کەسەوە بە خۆی گرتوویەتی و ناوی ناوێکی لێ دەنێوتەوە ینی هەر کەسە دێ شتێک دێنێت لەگەڵ ئەوی ترا لێک دژەمیش ناوی ناوە ئیسلام هۆیش ناوی ناوە ئیسلام یعنی شتێک نییە تۆ ئیسلامی تورکی هەیە ئیسلامی فارسی هەیە ئیسلامی فلانی هەیە ئەمانە چین ئەمانە لە ڕاستیە ئەوەنەی ڕەبتن بە نەریتەوە چونکە ئێمە دەبێت ڕێک نەقدی نەریت بکەین یعنی نەقدکردنی دین ئەم کێشانە حەل ناکات نەقدکردنی نەریتی دین ئاخر دەزانم ئێمە دەبێت نەریتەکان نەقدکەین بۆ نمونە تۆ تا بەیانی بێ جەنگی خوا هەیە خوانیە جارە هەر پرسیارەکە پرسیارێکی ئاسان جارێکی ئەمە بکەی ئەو بڵێ خوا هەیە و تۆش بڵێ خوانی ئەمە ناماگەێنە بە هیچ تۆ دەبێت نەقدی نەریتی دینی بکەی تۆ دەبێت لەوە پرسیار بکەی سوننەیەک عەرەبێک بۆ سوننەیەکان بۆ فارسێک شیعەیە ئەمە چەند ڕەبتی بە تەبیعەتی ئەو میلەتانەوە ئەمە خوا هەر مەوزوعەکە دینەکە نییە دینەکە وەرگیراوە لەگەڵ تەبیعەتێکا هین کراوە و لێرەوە ئەو دیفاع لە تەبیعەتەکەی خۆی دەکات شیعە دەڵێ نابێ قاچتە بکەی ئەویش هەردووکیشیان هەینە یعنی تۆ دەتوانێت هەردووکی تەویل بکەی بۆ ئەم قاچی تەڕناکان لە دەستنێژانەوە دەڕێنێتەوە ئەمە عیلاقەی بە شتێکەوە هەیە دەبێت لێی تێم بکەین بۆچی ئەمە بۆچی حوسێن لەوێ دەبێتە ئەو شتە سێ و سمەرێت بۆچی فەرزەن لای من لای کوردێتە بۆچی لای ئەوی تر شتێک دەبێت ئەمانە دەبێت بێ تەحلیلی بکەی لێکی دەیتەوە ئەمە کە لێکردایەوە دەزانی ڕەبتی بەوەوە نییە بۆ نمونە لە بیرکردنەوەی دنیا تۆ بیر لە عەدالەت دەکەیتەوە یا بیر لە خوا دەکەیتەوە یا بیر لە گەردوون دەکەیتەوە تۆ بیر لە گەردوون کردەوە ناچاری بچیتە ناو مۆزوع بەس بەو معنایە ناساخیکەیتەوە خوایەکەی یا خوایەکەی دەبێت بچیتەوە و ئەمان فکرەی خوددا فکرەیەکە هەیە وەکو فکرەی چۆن عەدالەت دەبێت تۆ مامەڵەی لەگەڵکەی و ئەم عەقڵە مامەڵەی لەگەڵ فکرەیە بکات ئێستا دیکارتێکێک لەو شتانە هێنا ینی لە ڕێگەی ئەم منەوە خوا دەستبوونی خوا دەسەن و جارێکی تر شتەکان هەموو تعریف دەکات وەک کێشەی ئێمە لە تعریفکردنایە و ئەو ئەو نەریتایە کە تعریفەکانی تێدەکەین دەبێت ئەمایە بەڕاستی یانی من پێویست ناکات بێم چونکە دژایەتی تۆ بۆ نمونە دژایەتی دین دەکەیت لە ڕاستیات دژایەتی دین ناکەیت دژایەتی ئەم گروپە دەکەی ئەو تەبیعەتە دەکەی ئەو نەریت دەکەیت کە ئەمەت کرد ڕێک دەچیتە ناو نەریتێکیتەوە یعنی بۆ نمونە چەپێتی نەریتە تۆ چەپیت ئەمە نەریتە ئەمە جۆرەکە لە ئایدۆلۆژیا و ئەعتیقاد تۆ بە هەر جۆرێکتر بچیتە ناو جەنگی نەریتەکانەوە ئیلانا دەبێت بە نەریتێک بچیتە ناو جەنگی نەریتێکی یعنی ناتوانانی بەبێ نەریتێک بەگریکردن لە نەریتێک جەنگی نەریتێکی تۆ دەڵێ من ئەمەم تۆش ئەوەی من ڕاستم تۆ خەڵک بەس ئەم بیرکردنەوە دیکارتیە پرسیار دەخاتە سەر ئەو نەریتەی ئێمە جەنگی بۆ دەکەین ئەو نەریتە پرسیاری دەکرێت ئەو نەریتە دینی بێ کۆمەڵایەتی بێ زمانی بێ تەنانەت زمان خۆی نەریتە ئێمە دەبێت پرسیاری خەینە سەر بۆچی زمانی کوردی یاساکانی ئاوان بۆ نمونە بۆچی زمانی عەرەبی ئاوان بۆچی ئەم یاسایانی جیاواز بۆ نەدەکرا کورد فەرەزەن بەبەر بڵێ حەجەر چی وای لە عەرەبێک کردووە بەمە بڵێ حەجەر بەس لە کوردێک وای کردووە بڵێ بەر طبعا ڕەپەی دیسۆسۆر دەڵێ ئەوە هەر خۆی وام بوو هەر ڕەمەکیاتۆ بە دەمیان ناو ناوەکەی لێنراوە و دواتر بڵاو بۆ تۆ ئیتفاقی لەسەرکراوە یعنی تۆ تەنانەت پرسیار لە نەریتە زمانیەکان دەکەی پرسیار لەو زمانە دەکەی کە تۆ ڕۆژانە قسەی پێ دەکەی لە خەوا قسەی پێ دەکەی دەخەوی هەر قسە دەکا پرسیاری لێ دەکەی ئەمە چییە؟ ئەمە نەریتە ئەمە نەریتە ئەمە جۆرێکتر بچیتە ناو جەنگی نەریتێکی تر یعنی ناتوانانی بەبێ نەریتێک بچیتە ناو جەنگی نەریتێکی تر
کە پرسیارت کرد بە شوێن ئەساسەکە دەکەێت کە ئەساسەکە دۆزیەوە و کاتە ئەوەی کە لەگەڵ ئەساسەکە دێتەوە بەردەستەبوونی ئەساسەکەیە ئەو کاتە خۆی دێتەوە کەوانەکە هەڵ دەگری ئەگەر بەردەستەبوونی ئەساسەکەش نەبوو کەوانەکە لا دەبین لەبەر ئەوە عقل فعلا ئەوەیە دیکات دەڵێ بەبێ ئێمە ئاین و بەبێ فەلسەفەش بەو نورە دەتوانین ئەو حەقیقەتانە دەربێت لەبەرەوە کاتێک ئەمە بوو ئەو کاتە تۆش دەتوانیت دەزانی ئەو کاتە چی لەدین بێت بەس کە ئەم بنەمە عەقڵیە نەبوو نازانی چی لەدین بکەیت ئەوەنە دەزانی لە ڕێگەی نەریتێکی تۆ جەنگی لەگەڵ و دینیش ئەوەش دینیش ئەو گروپێکی دینیە مەزهبیە تۆ لەگەڵ یان جەنگ یعنی دین کە تۆ دەڵێ دین خوا ئیسلام دین کاکە یەک دنیا دین هەیە ئەم ڕەگەزە گشتیە کە خۆیان دەکاتەوە لەوانەیە تۆ بتوانیت بەمە بڵێیت توزانە ئەی ئەمە چییە؟ ئێمە ناتوانین لەناو ئەم مەزەبانە لێ خۆی تۆ بزانانی باشە ئینسان ئەسڵەن ئەم دینە دین چییە؟ وە پرسیار دین شتێکە دەبێت پێی بڵێن چییە؟ دەبێت پرسیاری لەمەوە ئێتر لەبەر ئەوە ئێمە بەعکسەوە من هەست دەکەم ئەگەر سەیری کورد پێن کورد لە وەرگرتنی نەریتەکانە لە ڕاستیا زۆرین زۆر لاوالە یعنی یەکێک لەو ئومێدانەی لەناو کوردە هەیە بەڕاستی ئەوەیە کە بشێ بۆەوەی بیرکاتەوە ئەوەیە لەگەڵ ئەم نەریتانە جۆرێک لەینێ وەکو بڵێ داوبالی شتەکان دەبێت هیچ شتێک بە جدی وەرناگرێت یعنی هەر مشکلەشە بۆ جاران لەگەڵ کووردا فتوایە لەسەر کورد کە بە جدی شاکەیەکیان نەگرتووە یعنی وەکو بڵێ عسکەریان بە جدی نەگرت دەیان کرد بە فشکار هەموو شتێک یعنی شتێکەیە یعنی فعلا ئەمە کێشەیە بەڵام لە عینی کاتە ئەمە شتێکی باشە ئێستا ئێمە زمانەکەمان جدی ناکرێتەوە یعنی ستاندارد ناکرێت هەر دەیوا بڕوە سیاسەتەکەمان نان سیاسەتەکە نا ینی فعلا تۆ کەشتەکان دەبینی بەڵێ دوکتۆر قسەکان بەس من ناتوانم هەموو کۆرسەکانی کردووە جەناب بگرمەوەمانە بەڵام دوو پرسیار هەیە من بابە ڕوونکردنەوەشە هەڵبەتەم کۆمەلگایی ڕە پرسیار لەمە کە هەیشی نیش ئەو پرسیارە لێوە دەست بکرێت